گەنجان یعنی کچان و کوڕان ڕەچاوی ئەم خاڵە بکەن کاتان لێکەم زەواجی ڕۆژێک و دوان نییە هیچ ساڵێک و دوان نییە زەواج دوو مرۆڤ بە یەک ئەگەیەنێت تا مردن تا ئەو کاتێک کە ئیتر خۆی پەروەردگار لێکیان جاکاتەوە بە هۆکاری ئەجەلەوە زەواج ئیشی مناڵ و توڵ نییە زەواج ئایاتە لقەومی یەتەفەکەڕون بۆ کەسێک کە کەبیر کاتەوە ئاگاتان لەم خاڵە بێ کە من بۆتان باسەکەم ڕجاتان لێکەم دڵی خانەوادەکانتان مشکێنن لەبەر حەزی خۆتان یعنی خانەوادی کچەکە باشە کەسیان ڕازی نین بە خانەوادەی کوڕ ڕازی نین بە کوڕەکە کچ نابێ بەلەسە بێت کچ نابێ بڵێ وەڵا نەمدەن بەو کوڕە خۆمە سووتێنم یعنی قابل ئەم باوکە ئەم برایە ئامۆزاکان مامەکان ئەم هەموو خاڵۆیە ئەم هەموو ڕیسپی و ئەم هەموو خەڵکە خوێنەوارە هەمویان غەڵەت بن کچەکەم تۆ ڕازبیت یا بەعەکسەوە کوڕەکە خانەوادی کچەکە بە کەڵک نایە کچەکە خۆی بە کەڵک نایە یعنی باوک و برا و هەموو کەس و کار بەم کوڕە ئەڵێن تکایە تێکەڵمان مەکە لەگەڵ ئەم بنەماڵەیە ئەم بنەماڵە بە کەڵک نایە لە مستەوای ئێمەیانین لە هەر ڕوویەکەوە سەیریکەی شیاو نین بە ئێمە کاکە پێداگری مەکە عەزیزەکەم یعنی ئەوانەی کە پێداگریان کردووە دڵی کەس و کار و خانەوادی خۆیان شکانوە لە کۆتاییە یعنی باجی زۆر گەورەیان داوە یعنی من لە ناو کێشەی خەڵکاژیم باوەڕتان هەبێ لە ناو کێشەی خەڵکاژی باش براکەم من هەرەوە نازانم لەسەر و قەزەی تۆ قسە ناکەم عمومەن قساکەم باشە قوربانگیان عمومەن قساکەم یعنی خانەوادیە بەکامل ئیتر باوک و برا لەگەڵ دایکۆمانەیە طبعا ئەمە ڕەکیزە و پایی ئەساسی ئەم خانەوادیان کاتێک کە ناڕازین بەم زەواجە ئەی تۆ نابێ پێداگربی کاتێک پێداگرە بی کچێکە هێنیتە ئەم ماڵەوە ئەو کاتە وا هەستەکەم سەرکەوتوو نەبی لەو زەواجێ تۆ کەس و کار و خانەوادەکەت ڕوو نەدەنە ئەم کچەیان نەوێت وردە ینی کێشە دروستە بێت کە کێشە دروست بوو جا ئەو کاتە زۆر بە ئاسانی تۆ توانی لە کۆڵی خۆتی کەیتەوە بەڵام بۆ عایلە و خانەوادی ئەو لا قورسە بێت ئەنجا کەس و کاری تۆ ڕەنگە هەڵوێستە وەرگرن بەرامبەرت ئێمە نەمانوت پێتمان نەوت نەمانوت غەڵەت مەکە نەمانوت کە ئەو کچە بە کەڵکی تۆ نایە یا ئەو کوڕە بە کەڵکی تۆ نایە کەواتە ئاگاتان لەو خاڵە بێت یعنی قسەی گەورەکانتان یعنی بەهەند وەرگرن قسەی گەورەکانتان مەشکێنن ینی البەڕەکەت مع ئەکابیریکم بەرەکەت لەگەڵ گەورەکانتانایە باوەڕتان هەبێ هەر ماڵێک گەورەیتیان نەبوو بەرەکەتی تیانە سوبحانەڵڵا تۆ سەیرەکەی ئەو ماڵانەی سەرگەورەیتیانە ئەو ماڵانەی خەڵکی بەتەمەنی تیانە ماڵێکی ینی زۆر وێرانە زۆر شپڕێ و جرت و فرد یعنی ژاوەژاو و دەنگە دەنگ و شەڕ و بەزم و ڕەزم بەس کە خەڵکی گەورە کەسی گەورە و بە ئەزمون لەو ماڵەیە بوو سام و تام و هەیبەتێک ئەدا بەو ماڵە بۆیە ئەڵێن باو قەڵای ماڵە قەڵا جاران سوپا هەر سوپایە قەڵای هەبوایە ئەو قەڵا ئەو سوپایە ناشکە ئەو سوپایە سوپایەکی بەهێز بوو دوژمن بەزیێن بوو بەڵام هەر سوپایەکەش قەڵای نەبوایە زوو ئەبەزی بۆیە باوک قەڵای ماڵە برا گەورە قەڵای ماڵە گەورەکان قەڵای ماڵەوەن بەرەکەتی ماڵەوەن لە قسەی گەورەکانتان دەرمەچن طبعا من کە ئەمە ئەڵێم باسی ئەغلەبەکەم شتی شازمان هەیە یعنی تۆ جاری وا هەیە شتەکەی تۆ 100% باشە بەڵام گەورەکە لێت ڕاستە بێتەوە باوکە برایە ئەڵێ بە عینادی ئەڵێ من نایەڵم ئەڵێ وەرە بزانە غەڵەتیە لەم کچە دەرکە غەڵەتیە لەم کوڕە دەرکە نایڵێت کەوتۆتە عینادی ئەوە ناڵێ بەڵام من باسی ئەغلەبەکەم